پارتی گرێوێکی دیکەی لە یەکێتی و لایەنەکانی تر بردەوە. سوودانی بە فەرمی هەژماری منی کردە بەدیلی تەوتین. هەژماری من لە کارتی فشاری دەست یەکێتی ڕزگاری بوو. دوای زیاتر لە چەندین مانگ لە ڕکابەری و دژایەتی پرۆژەی هەژماری من لەلایەن یەکێتی و هێزە دژبەرەکانی پارتیەوە سەرنجام ئاماژەکان وای بۆ دەچن کە هەژماری من سەرکەوت. ئەوەش دوای ڕاگەیەنراوەکەی بانکی بازرگانی عێراق TBI کە ڕایگەیاند هاتوتە ناو پرۆژەی هەژماری منەوە و بە فەرمیش گرێبەستی لەگەڵ پرۆژەکە ڕاگەیاند. بەپێی گرێبەستەکە موچە دەچێتە سەر هەژماری بانکی هەرێم و حکوومەتی هەرێم خۆی پارە دەخاتە سەر هەژماری موشەخۆران لە بانکی بازرگانی. بەمەش کۆتایی بەخەون و پرۆژەی تەوتین هات کە یەکێتی و لایەنەکانی دیکە داوایان دەکرد موچە ڕاستەوخۆ لە بەغداوە بخرێتە سەر هەژماری بانکی موچەخۆران. هەر بە پێی زانیاریەکان ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و TBI بەو جۆرەیە کە نزیکەی 200 بۆ 300 هزار موچەخۆر لەو بانکە هەژماریان بۆ دەکرێتەوە و حکوومەتی هەرێم دەبێت تا مانگی 3 ساڵی داهاتوو لەو 7 بانکە کە یەکێکیان TBI موچەی سەرجەم موچەخۆران بە بانکێ بکات. سوودانی هەفتەی پێشوو ڕایگەیاند کە ناکرێت ڕاستەوخۆ موچە بخرێتە سەر هەژماری بانکی فەرمانبەرانی هەرێم لە بانکەکانی بەغداوە چونکە لایەنی یەکلاکەرەوە حکوومەتی هەرێم و قەوارەیەکی دەستوریە. بۆیە بەبێ بڕیاری حکوومەتی هەرێم کارێکی لەو جۆرە مەحاڵە. یەکێتیش کە پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش دژایەتی هەژماری منی کرد ئێستا نیگەرانە لە دۆخەکە. بەمەش هەژماری من لە کارتی فشاری دەستی ئەو حیزبە بە یەکجاری ڕزگاری دەبێت. یەکێتی بەرامبەر بەوە شاندێکی ڕەوانەی بانکی ناوەندی عێراق کردووە و بە پێی زانیاریەکانی تیوار نیگەرانی خۆی گەیاندۆتە محەممەد شیع سوودانی. هەرچۆنێک بێت پارتی لە بەغداوە گرەوی هەژماری منی لە یەکێتی و لایەنەکانی دیکەش بردەوە و نازانرێت لایەنەکان ئەم جارە کام کارتی فشار بەرامبەر پارتی بۆ پێکێنانی حکوومەت بەکاردەهێنن.